لە شاری سلێمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لەسەر ئەرکی خێرخوازان نەخۆشخانەیەکی پەنجا قەرەوێڵەیی بە تەواوی پێداویستیەکانیەوە دەکرێتەوە. ئامادەکاری و کارکردن لە نەخۆشخانەکە تەنها 10 ڕۆژی خایاند و بڕیارە بۆ ماوەی 1 هەفتە کارمەندانی پزیشکی ئەو نەخۆشخانەیە لەسەر ئامێرەکان ڕاهێنانیان پێ بکرێت و دواتر دەست دەکەن بە وەرگرتنی حاڵەتەکانی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا. ئینشاءالله ئەم هەفتەیە ئێمە ئۆپنین ئیفتاحەکەین و لەوانەیە لە سەدا 90 بەیانی ئیفتاح بکەین. ئیفتاحی یەکەممان تەنها بۆ ئەوەیە کە ئێمە بزانین کە حازرین لە 2 بەیانیەوە دەستەکەین بە تەدریب بە تەمرینکردن لەسەر ئەو ئیش و کارانەی کە هەمانە. الحەمدولایە ئێستا باشە ژماری نەخۆشەکەش ئەوەندە زۆر نییە، بەڵام ئێمە لە هەفتەی داهاتووەوە ئینشاءالله توانای وەرگرتنی نەخۆشمانە بێ. 4 خێرخوازی شاری سلێمانی ئەرکی دروستکردنی نەخۆشخانەکەیان لە ئەستۆ گرتووە و خەڵکانی تری شاوکاریان کردوون. ئەوان دەڵێن بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا پێویستە لەسەر هەمووان هاوکار و یارمەتیدەری یەکدی بن تا هاوڵاتیان بە سەلامەتی لەم قۆناغەدا تێپەڕن. هەموو خەڵکی شاری سلێمانی و کوردستان بەعام ئەمە وڵاتی خۆمانە و هەچ کەسێ لە هەموو حاڵەتێکا بێت جوهد بکە شتێک یێتە پێشەوە یەگەن نەژێتە پێشەوە مەکتەب هەیە، قەسەخانایە، مزگەوتەیە، ئەطفا هەیە، هەچ کەسێ لە لای خۆیەوە هەڵسێ ئیشێکی خێری بکە بۆ قیامەتی خۆی. ئەمانە هەمووی بۆ قیامەتە. من بیدایەتەن کە دەستمان کرد بەمە پیانوتین ئەمان داوای پارەیان لێکردین بۆ جیاز. ئێمە تەرەحماننا وتمان بە خەستەخانەیەک جیاواز بەم نەخۆشیە بکرێتەوە ئەرزەکەمان بنێ. ئەرزەکەیان ناینێ و ئیتر دوایش کە دەستمان پێ کرد کاک حاجیاکۆی حاجی ڕەزای چەرمەگا هاتە پێشەوە، دوای ئەوە کاک شێم حەمە هاتە پێشەوە وتی من هاوکارم، دوای ئەوە ڕێڵی کاک جەلیل هاتە پێشەوە. ئەم 4 نەفەرە شانمان نایە بەری و زۆر لە دۆست و خۆشەویستانیش هاوکارمان بوون. حکومەتی هەرێم هیچ بڕەپارەیەکی بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا تەرخان نەکردووە. لە کاتێکدا پێویست بوو بودجەیەکی تایبەت تەرخان بکرێت بۆ نەخۆشخانەکان و کارمەندانی پزیشکی و ڕێشوێنی تەندروستی تون بگیرێتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە. تا ئێستا لە شاری سلێمانی حاڵەتێکی گیان لە دەستدان و 7 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراوە. زۆربەی ئەوانەی هەڵگری ڤایرۆسەکەن و ئەنجامی پشکنینەکانیان پۆزەتیڤ دەردەچێت لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە. هۆشداری دەدرێت لەوەی سەردانی ئەو کەسانە نەکرێت کە لە ئێران دەگەڕێنەوە و قەرەنتینە نەکراون. ڕامێ عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.